کۆتا کۆبوونەوە بوو لە بینی لایەنە سیاسیەکان کە لە ڕابردوو میساقی شەرەف تەوقیع کرابوو و ئەمڕۆ هەموو لایەنەکان کۆبووینەوە باسی نیگەرانیەکانمان کرد نیگەرانیەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق و ئەو تەزویرە بەربەڵاوەکە کراوە دوێنە کۆبوونەوەیان کردووە بۆ خۆیانەوە یان کۆڤیز نوێنەری هەم نردووە بۆ ئێرە هەم شتێکی بەڵاو کردوێتەوە کە داوا لە کۆمیسیۆنی عێراق دەکا ئەو هەڵانە چاپکەوە نیگەرانیانە چاپکاتەوە بە بژاردننی بەدەست سندوقەکان بژمێردرێتەوە ئەگەر لایەنەکان بۆ ڕازی بن چکە نیگەرانیەکان لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستانیشە بۆ ئەوەی ئەو نیگەرانیانە باش بێ و بارودۆخی عێراقیش بەرەو ئاڕاستەی شکەنە ڕات چکە ئێمە لەم هەڵبژاردنە دوو نیگەرانی گەورە هەیە یەکەم لە 155 خەڵک هەر ناتوە تا هەڵبژاردنەوە لەبەرەو قەنەعەتی بەو شێوەیە نەبووە کە ئاوای لێ بەسەر نایە و ئەوەشی کە هاتووە ئێستا دەنگەکانی ئاوای لێ هاتووە ینی بۆ حالەتە ڕۆیوە بۆیە نیگەرانی زۆر بووە وم پێشم وایە بەو شێوەیە حکوومەتی عێراقی ناتوانێت سەقامگیری بەخۆی و ببینیەوە حکوومەتێک خزمەتی خەڵک بکە لەبەرەوە کۆمیسیۆن و پێشتریش UN ئاگاداری کردوتنەوە حەقەتەن کە ئەم سیستەم ئەلکترۆنی هیچ زەمانەتێکی تیانێ بەڵام وان بە هەندیان وەرنەگرتووە لایەنە سیاسیەکانی باڵادەست لە عێراق و لە هەرێمی کوردستانە دایمە بە دوو شتی وا دەگەڕن بە دوو کلێنی وا دەگەڕێن کە بتوان دەستکاری دەنگەکان کرد ئێمە تاوەشی بۆمان بکرێ بە دووی دەنگەکانە دەڕۆین ئەگەنا ئەو کاتە هەڵوێستی و لایەنانە دەبێت دیاری بکرێت دەربارەی پرۆسی سیاسی لە عێراق.